ئەمڕۆ ساڵوەگەری پلانگەری نێونەتەوەی دژی ڕێبەری گەلی کوور عەبدوڵڵا ئۆجەلان پاش تێپەڕبوونی 18 ساڵ هێشتا پلانەکان بەردەوامن. ئەمڕۆ 18 ساڵ بەسەر پلانگەڕی نێونەتەوەیی سەر ڕێبەری گەلی کوور عەبدوڵڵا ئۆجەلاندا تێپەڕ دەبێ. کاربەدەستانی ئەو کاتەی دەوڵەتی تورک و دەستەی ئاسایشی نەتەوەیی تورک هەڕەشەیان لە سووریا کرد تا ئۆجەلانیان ڕادەست بکەن و ئەگەر سووریا و داخوازیان جێبەجێ نەکاوە دەستێوەردانی سەربازی لەو وڵاتە دەکەن. هەرپاشەوە ڕەشانش لەسەر سنووری نێوان سووریا و تورکیا جموجوڵی سەربازی دەستی پێکرد و هێزێکی زۆریش کۆکرایەوە. ئۆجەلانیش نەیدەویست هەرێمەکە ڕوبەڕووی شەڕێکی ماڵوێران کرد بێتەوە و بڕیاریدا سووریا بەجێبێڵێ. تا لە نوێی مانگی تشرینی یەکەمی ساڵی 1992دا قۆناغێکی سەخت و دژوار دەستی پێکرد و ئۆجەلان لە سووریاوە چووە وڵاتی یۆنان. بەڵام بەهۆی گوشارەکانی ئەمریکا لە یۆنان بمێنێتەوە و دواتر چووە ڕووسیا. بەڵام ڕووسیاش لە بەرامبەر 10 ملیار دۆلار قەرز ڕێبەراپۆی لە وڵاتەکەی وەدەرنا. بۆیە کاروانەکەی ئۆجەلان لە هەموو جێیەک ڕێگری لێکرا و لە 15 شوباتی ساڵی 1999دا بە شێوەیەکی نامرۆڤانە لە وڵاتی کینیاوە بەرەو زیندانی ئیمرالی لە تورکیا فڕێنرا. سەرۆکوەزیری پێشووی تورک بڵند ئەجەوید پێشتردانی بە ڕۆڵی ئەمریکا لە پلانگەرەکەدا نەبوو ڕایگەیاندبوو بێ ئەمریکا گرتنی ئۆجەلان ممکن نەبوو. ئەمریکا ئۆجەلانی ڕادەستمان کرد بەڵام هۆکاریەوە چی بوو من نایزانم. 18مین ساڕۆژیەوە پلانگێڕیە لە کاتێکدا دەکەینەوە کە هێشتا کۆتایی بە پلانگێڕی ناتوو لە دژی ئیرادەی ئازادیخوازی گەلی کورد و ئۆجەلان پلان بەڕێوە دەبرێ. لەو پێناوەدا گۆشەگیری ڕانەگیراوە و لە مافی چاوپێکەوتن لەگەڵ پارێزەرانی بێبەشکراوە. کۆمەڵکوژی سەرگەلی کوردیش لە هەموو بەشەکانی کوردستان بە ڕێبازی جیاواز بەردەوامن. کوشتنی هاوڵاتیانی مەدەنی و دەستگیرکردنیان تا دەڕواز زیاتر دەبێ. هەرچەند لە کەسایەتی ئۆجەلاندا پاکتاوکردنی ئیرادەی ئازادیخوازی گەل و شۆڕشی گەلی کورد کرانەتە ئامانج، بەڵام بە پێچەوانەوە پلانەوە گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان بۆ مایەپوچکردنی پلانگێڕەکە لە دەوری ڕێبەرەکەیان یەکیان گرتووە و بە بەرخۆدان پلانگێڕەکەیان مایەپوچ کردووە. دواتر گەلی کورد سەرکەوتنی خۆی لە ئاستی جیهان بە ڕاگەیاندنی خۆسەری دیموکراتی لە ڕۆژاوە و باکووری کوردستان مسۆگەر کردووە و تا ئێستاش نەبەزانە خاوەنداری لێ دەکەن. دەستکەوتەکانی گەلی کورد بە ڕێنمایی ئۆجەلان و لە چوارچێوەی پارادیگمای کۆنفیدرالیزمی دیموکراتیدا لە بوارەکانی سەربازی سیاسی ئایدۆلۆژی و کۆمەڵایەتی و زۆر بواریتر دەستکەوتی بۆ گەل خوڵقاندووە. سەرجەم داگیرکەرانی کوردستانیشی تۆقاندووە. هاوکات مایەپوچکردنی ئەو گەلە کۆمەیە دەمامکی سەر ئەو هێزانە کە خۆیان بە دۆستی کوردان لە قەڵەمدەدا داماڵی و ئیدی بە پشتبەستن بە ئیرادەی گەوهەری خۆیان لە پێناو دەستەبەرکردنی مافی ڕەوایان هەوڵەکانیان چڕتر کردەوە. بەرخۆدانی ئۆجەلان لە زیندانی ئیمرالی و گەلی کورد و تەفگەرە ئازادی خوازەکەی هیوای داگیرکەرانیان شکاند و هیوای گەلی کورد بۆ گەشتن بە ئازادی گەشتر بۆیەوە. با پێچەوانەی سەرجەم پلانەکان ئیتر ئۆجەلان نەک تەنیا بۆ گەلی کورد بەڵکو بۆ ڕۆژهەڵاتی ناوین و تەنانەت مرۆڤایەتیش بووە بە گەرەنتی ئاشتی و دیموکراتی.